بیابان ساڵی شاعیر لەبارەی ژنەوە دەدوێت و دەڵێت کانی هۆشیاری تۆ هەرگیز وشک ناکات ئەی ژن تامی سامت قەت تەواو نابێ ئەی ژن کامی فامت هەمیشە وا لە لوتکەدایە ئەی ژن خامی داهێنانت درەوشاوەیە و بەکەڵکە ئەی ژن زامی دڵیشت هەردەم بەسۆیە ئەی ژن ئەی ژن تۆ خانمی بوێر و چەلەنگ و ئازای تۆ پاڵەوانی گەرچی هەمیشە تەنیای تۆ هێندە خۆڕاگریت تەنانەت لە ناو گۆڕیش ژیای ئازیزانی ئێمە بینەرە جوانەکانمان لە هەر کوێکن جوانترین سڵاوتان لەبێت ئەمڕۆ لەگەڵ ڕەنگین لە بەرنمەیەکی تەواو ڕەنگین لەگەڵتان دەبین ئەمڕۆ جوان خۆمان گۆڕیوە جوان دەرکەوتوین کللتوری و ڕەسەن خانمانە کەرکوچیانە جوانتر بڵێن گەرمیانیانە ئەزانن بۆچی لەبەر ئەوەی ڕۆژ ڕۆژی خۆمانە ڕۆژی ئێمە و ئێوەی ژنانە 8 مارسی خۆمانە طبعاً لەگەڵ دنیایەک میوانی جوان و خاوەن کەسایەتی و ئازباڵە ئەمڕۆ گفتگۆیکی تەواو خانمانە و هونەریانە لەم ڕۆژەدا لەوەش گرنگتر و جوانتر ئەوەی لەگەڵ هاوکارێکی خۆمە کە ئەویش خات و شەهێنا ئەم کاتت باش سڵاوت لێبێ شەهینگیان خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ تۆ ئەم پرۆگرامە پێشکەشەکەم سڵاو لە تۆش ڕەنگینگیان خۆشحاڵم منش بۆ یەکەم جار لە پرۆگرامێکی ئاوا دەرەکەوم و 8 مارس لە تۆ لە تەواوی خانمان پیرۆزەکەم بە تایبەت لە خانمە کوردە بوێرەکان باشە شەهینگیان لەبەرەوەی تۆ هەمیشە لە بڵین هەواڵی سیاسی و لە بابەتی جددیەوە دەرکەوتوی هەستت چۆنە ئەمڕۆ لەگەڵ من و لەگەڵ کۆمەڵی خانمی جوان و لەگەڵ میوزیک و گۆرانی و هونەر تێکەڵە بین یعنی دوور لە بڵین کۆمەڵی بابەتی جددی و دوور لە بابەتی سیاسی ئەدوێت و لە بەرنمێکی تەواو خانمانە و هونەریانەوە ئەدوێت هەستت چۆنە؟ بێگومان ڕەنگین هەستێکی جیاوازە تۆ لە هەواڵی سیاسی و بیتە هەواڵی هونەری دوو کەشی جیاوازن زۆر بەلامەوە هەستێکی خۆش بوو بزانم کامی خۆشترە بەلاتە هەواڵی سیاسی یاخود بەرنامەی هونەری و هەردووکی طبعاً لە کامەوە دەست پێکرد دەبێتەوە بەردەوام زۆر باشە شەهینگیان طبعاً ئێمە کۆمەڵێک میوانمان ئامادەیە منەمەوێت بزانم سەرەتا گفتوگویەکی خانمانە لە بینی خۆمان بکەین پێشێ بچینە لای میوانەکان ئەمڕۆ ماشەڵا زۆر جوان دەرکەوتوی زۆر خانمانە دەرکەوتی منەمەوێت بزانم کە خۆت حەزت بە جلی کوردیە یاخود لەبەر ئەوەی کە یاسای بەرنمەکەی من نەشکە و بە جلوبەرگی خانمانەوە دەرکەوتی ڕەنگین خۆی کە خانم بۆیت ئەبێ خانمانە دەرکەوی جلوبەرگی کوردیش بکەیت تەواو خانمانە دەرەکەوی نێوانت چۆنە لەگەڵ جلوبەرگی کوردیا کە ئەیپۆشی خۆم زۆر حەزم بە جلوبەرگی کوردیە زۆر باشە شەهینگیان ماشەڵا زۆر جوان دەرکەوتوی ئەمەوێت لێرەوە ئەو بڵێم کە سپاسی سپۆنسەری سەرەکیمان چۆپی دیزاینەکەین کە بەڕاستی ئەم جلوبەرگی بۆ ئێمە ئامادە کردووە ماوەی 2 هەفتە بێ ماندوو بۆەوەی کە خۆمان و کۆمەڵێک لە میوانەکانمان جلوبەرگی کوردیان بۆمان ئامادە کردووە هەمیشە گەشاوە بێت چۆپی دیزاین سپاسی سپۆنسەری سەرەکیمان ماڵی باوکم زۆر سپاس بۆ کارمەندەکانی کە ئەمڕۆ ماڵیان بۆ ئێمە کردەوە کە بووینە میوانی ماڵەکانە زۆر سپاس بۆ ماڵی باوکم هەم بۆ کارمەندەکانیشیان دووبارە سپاس بۆ چۆپی دیزاین کە جلوبەرگەکانمانیان ئەمڕۆ ئاڵوواڵا کرد لا بەرنمێکی تەواو خانمانە و لە هەمان کات چێشخانەی ماڵی باوکم کە دەرفەتی پێداین ماڵەکەی بۆمان کردەوەکو ماڵی باوکمان کە ئەمڕۆ ئەم پرۆگرامە لەگەڵ ئەم میوانە جوانانە پێشکەش بکەین با لەوە زیاتر کاتی میوانەکان ڕانەگرین و دەچینە لای یەکەم میوان پێمان خۆشە شوێن یەکەم میوان بناسیێنیت ڕەنگین سەرەتاش لە خات و چیمەنەوە دەست پێکەین خات و چیمەن بەخێر بێت و ڕۆژی 8 مارست لێ پیرۆز بێت پامی تۆ بۆ ئەم ڕۆژە چییە بۆ خانمان دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سڵاو و میوانە بە ڕێزانە ڕۆژی جیهانی 8 مارس پیرۆز بێ جێخۆیەتی لە میادە پرشکۆیە جوانترین و گەرمترین پیرۆزبایی ئاڕاستەی هەموو ژنانی جیهان بکەین بە تایبەتی کوردستان باشە خات و چیمەن بەردەوام لێرە و لەوێ ئەبینین لە ڕێ میدیاکانەوە لە 8 مارسە ینی باسی ئازارەکانی ژنانەکەین بەڵام ئێمە ئەم پرۆگرامەمان جیاواز کردووە ئەمڕۆ ئێمە دەست ئەخینە سەر سەرکەوتنەکانی ژنان یعنی ژنان
بەدر لەوەی کە بێگومان کاتی سەرکەوتن بەدەستێنن لە پرۆگرامێکی ئاوا بەسەرکرێنەوە بە کۆمەڵێک ناڕەحەتیا تێپەڕێون ئێمە ئەمڕۆ باس لە سەرکەوتنەکانی ئێوەکەین ئەمڕۆ ئێوە خەندە ئەخینە سەر لێ ئێوە هەستان چۆنە کە بە شێوازێکی تر ئێمە ئێوە بەسەرەکەینەوە دەستان خۆش بێ بەڕاستی بەرنمەیەکی زۆر جوانە خاستن بۆ ژنان و بە تایبەتی لە شاری کەرکووک زۆر جێ خۆیەتی بەرنمەی ئەوها کە بەردەوام هەبێت نەوەکم هەل لە ڕۆژی ژنانە هەموو ڕۆژی ژنانە من لێرە و ئەمەوە بڵێم لە هەر بربەستێکی ژیان کە دێتە پێشتان کۆڵ نەدەن دەستخۆش یا خاتوخێربی سەر چاوان خات و چیمان باز پرسیارەوەت لێ بکەم کە جلوبەرگی کوردی کە بابڵین خانمانی ئەمە زۆر حەزان بە جلوبەرگە کە دێن بۆ لای تۆی دوورن باشە کە تۆ دیزانیان بۆ ئەەکەیت زۆر جار هەبووە کە بەکارهێنەران بێن بڵێن لەو مۆدلەمان بۆ بدووریان بە شێوەیەکی جیاوازتر لە جلوبەرگی خۆمان جیاوازترە ئەو شتە زۆر بۆ لای منش وەکو خۆم کە لە سەرەتای بڵێ مناڵیمەوە زۆر حەزم بەجلی کوردی بووە و بە تایبەتی لە شاری کەرکووک هیچ حەز ناکەم دەستور و کللتوری کوردی بگۆڕین داوایان کردووە کە فەقییانەی پێوەنە بێ و مەجل کوردی ینی نابێتەکەی نابێت من وەکو خۆم لە دیزین و شتا تێکی نادەم دەست خۆش بێ دەچینە لای دووەم میوانمان خاتو لاڤین لە شاری سلێمانی و هاتووە ئەمڕۆ ئەم پرۆگرامەمان بۆ ئارازێنێتەوە بە میوزیک و بە ئەدا خۆشەکەی ئومێ دەکەین کە بتوانین لە ڕێگەی دەنگی خاتو لاڤینەوە چێژێکی ڕۆحیتان پێ ببەخشین خاتو لاڤین هەر لە سلێمانی هۆتاوەکو کەرکووک یاخوا بەخێربی ئەنجا خۆت بگەێنەوە پاشان جەوی گەرمیانیانەی کەرکووک چۆنە لوتفی کەرکووک چۆنە کە لە دوێنێەوە لێرەی سەرەتا سڵاوتان لەبێ زۆر سپاس بۆەوەی کە بانگشتی کردم مەمنون زۆر خۆشحاڵم بەوەی کە لەم ڕۆژەیە لەگەڵ ئێوە بم لەم بەرنامە ڕەنگینە زۆر سپاس دەکەم پەیامی من بۆ ژنانەوەیە کە ئەو ئامانجە سەرەکی کە هەتا بە قسەیەک دوو قسە یاخود ناخۆشیەک کێشەیەک وازی لێمەهێنا چونکە ئەبێ بیپێکین ڕێگە بیپێکی ئافرەتی کوردیش بەو شێوەیە کە دایمەن ئازاری چەشتووە بێگومان بە ناڕەحەتیەتی دایمە بەو شێوەیە بووە بەڵام لە هەموو لە کۆتای هەموو شتەکانی شەوقت وازی نهێنەوە گەیشتۆ بۆی کە تاو بگە بە ئاماجەکەی خۆی بپێکی خاتو لاڤی هەموو کەسێک با بڵێن هەموو لە ئێمە کە بمانەوێت بە هەوڵ بۆ شتێک بین کە ئارەزومالی هەیە تۆ چێ با بڵێن کێ توانیتی بەم ئاسی ئێستا تۆ بگێنێت دایکم دایکت پاڵپشتی تۆ بۆ دایکی لێرێ لە پشت کامێرایە ڕێز سڵاومان بۆ هەیە بەڕاستی دایکێکە نمونەی دایکە توانین بڵێن دەوری دایک و باوکیش ئەبینێ بۆ ئەم خاتونە توانیوێتی وەکو شاخێکی بەهێز لە پشتی ئەم خانمەلاوە گەنجە پڕلەوزەیە بوەستێتەوە بۆ ئەوی نەتوانێت هیچ تانە و چەشەرێکی کۆمەلگا کاری تێ بکات یاخوا هەمیشە سەرکەوتوبی ئەنجا تەعاملکردن لەگەڵ کەرکووچەکان ناچوانە کەرکووک قوتسی لەسەر ناکەوە قسەیتیانە قوتسی کوردستانە کەرکووک زۆر شارێکی دڵگیرە هەروەکو سلێمانی جا خەڵکەکەشی خۆت ئاسا هەمویان میوان دۆست و بەڕێز و لە دوێنێکەوە من هاتوون بۆ ئێرە ماشەڵڵا ڕەنگین خان زۆر لەگەڵ ما بوو زۆر یارمەتیدام میوانداری کردم زۆر سوپاس دەکەم مەمنون لە خزمەتتانی ڕێزمەیە بۆ من خەڵکی خۆش بێ زۆر خۆشحاڵین چاوەڕێی بەرهەمی زۆر جوانت لێ ئەەکەین ئینشاڵڵا داهاتوێکی زۆر گەش و جوانت ئەبێ چینە لای سێم میوان ئەچینە لای ئاواتخان بەخێر بێت سپاس بۆ بەشداریکردن لەم بەرنمەیە سەرەتا لەوە دەست پێکەم ئەتبامی تۆ بۆ هەشتی مارسشیە وەکانێکی میدیاکار باوەش بڵێم ئێمە هەمومان هاوکاری یەکین لە دەستگای میدیایی کەرکووک بەڕاستی بە جۆرێک کارمان کردو وەکو خێزانێک ئاواتێکێکە لەو خانمانەی کە هاوڕێی ئێمەیە هاوپیشەی ئێمەیە بەڕاستی پێمان خۆش بووکە ئێمە بۆچی هاوپیشەکانی خۆمان بەسەر نەکەینەوە لە کاتێکا کە ئێمە کۆمەڵێک کەسی باشمانێ پێشکەشکاری باشمانێک کە لەو دەستگایە کار دەکات بۆی بە پێویستمان زانی ئەمڕۆ یەکێک لە میوانەکانمان هاوپیشەیەکی خۆمان بێ ئاواتگیان بەخێر بیت ڕەنگین شەیان سپاس بۆ ئێوە سپاس بۆی کە میوانداریتی منتان کرد پیرۆزبایی هەشتی مارس لە ئێوە و لەسەر ژنانی کوردستانەکەم و بە هیوام ژنان لەو ڕۆژەیە یخود لە تەواوی ژیانیاندا و ئاوات و خەونەی هەیەیانە کە بتوانن بەدی بێنن و کۆڵ نەدەن و
و هەوڵی بۆ بدەن چکە هەمووشە هەر شتێک کە هەوڵی بۆ بدێت توانی تۆ بەدەستی بێنیت لە شاشەی خۆمانەوە وەکو خانمێک و لە ڕۆژی خانمانە چیت هەیە بۆ خانمان پیرۆزباییان لێ دەکەم بە ئومێدم کە هەمیشە کۆڵ نەدەن بەردەوام بن و هەرچەندەکە ژنان لە ئێستا شابێت بربەست زۆر دێتە بەردەمیان لە هەموو بوارەکاندا بەڵام گرنگ ئەوەیە کە توانن تۆ لەلایەک کە خانمێکی میدیاکاری بەردەوام لە ناو میدیا دەرەکەویت لەلایەک شەوە دایکیشیت ئەمە هیچ قورسایەتێکی بۆ تۆ دروست نەکردووە زۆر قورسە لەوانەیە بەشێکی زۆر تەناگەداری ژیانی من بنیام ژیانی هەموو ئەو دایکانە بن کە کاری دەرەوە دەکەن بەڵام سپاس بۆ خواتانی ومە باڵانسەکە ڕابگرم و هەمیشە باڵانست ئاوا بێ شەڵە لەر نابێت ئەچینە لای مێژوخان ئەمڕۆ مێژووی ئەدەبیاتی کلاسیک و شعری کلاسیکمان بۆ زیندووە کاتەوە بە ڕۆح تێکەڵمانەکات و ئەمان باتەوە بۆ شارەکانی نالی و مەحوی و سالم و کوردی و زۆرێک لە شاعرە کلاسیکیەکانی دیکەوە لەگەڵ ئەوەشە شعرەکانی خۆی بە ئاشنایی پیت بە پیت و شە بە وشەی ئەم خاتوونە بین ئەویش خات و مێژوو متیعجەباریە کە هەمووەکو شاعیر هەمووەکو شارەزا لە شعر و ئەدەبیاتی کلاسیک لەگەڵمانە یاخوا بەخێر بخاتم زۆر جوان دەرکەوتوی زۆر ڕاستن لەم ڕۆژە پەیامت چییە چۆن لە ڕۆژی خانمانەی خۆتە دوێ پەیامی من بۆ هەشتی مارس سەرەتا پیرۆزبایی هەشتی مارس لە هەر ژنێکەکەم کە لە جیهانایە بەتایبەت ژنی کورد بەتایبەت ژنی کەرکووک ئومێ دەکەم ئەم ڕۆژە ببێت بە هەشتی مارسی ئەم ساڵ ببێ بە وێزگەیەک بۆ ئەوەی کە ژیانیان جوانتر و ڕەنگینتر و ڕازاوەتر بێت لەم ڕۆژەیە پەیامی من ئەوەیە کە بۆ ژن هەروەکو چۆن بە ئازار و بە ئازاییەوە دێنە بوون هەر بەو جۆرەش بەردەوام بن لەگەڵ ژیان بجەنگن زۆر باشە ئەمڕۆ شعری باشە بۆ ئامادەکردوین وڵامانەژێمان لە شعری خۆت و تێ هەڵکێش ئەم شعری خۆت و ئەمەدەبێتی کلاسیکیش زۆر باشە جوابزەم شارێکشمان ئامادە کردو بێک و بیخێنینەوە بێت بەزەواڵ لەگرین بۆ کۆتایی زۆر باشە شەنگیانە چینە لای میوانێکی دیکەمان ئەوش خات و کانیا و خات و گیان زۆر بەخێر بێت و خۆشحاڵین بۆ یەکەم جارەکە من پرۆگرامێکی ئاوا تاوە خانمانە لەگەڵ تەوا پێشکەشەکە پێشی خاتووکانیا و پەیامی خۆی بگەینە شێن خاتووکانیاوی چێکە لەو خانمە ڕوحسوکانەی کە لە مەیدانەکەیە وەکو کەسایەتی سیاسی یعنی ڕاستە ئێمە ئەوانەی دیکە وەکو هوەر و وەکو هەرێکە و لە بواری خۆیان بەسەریانمان کردوەوە بەڵام پێمان خۆش بکە کەسایەتێکی سیاسیش لە نێومان نابێت بۆی باس دەوکات چونکە عنیها قورسترین بوارە کە خانم تایدا بجەنگێ ڕوبەڕوو بێتەوە تەحەدا بکات باشە ئێمەش خاتووکانیا و ئەمڕۆک و کەسایەتێکی سیاسی سەرکەوتوو و خانمێکی لاو لە نێو بوارەکە تەمەنێکی کەم بەڵام ئەزمونێکی زۆر یاخوا بەخێر بێ خاتووکانیاوێ پڕ لە جوانی زۆر سپاس چاوتان جوانە خوشکانی عزیزم هەمووتان بەخێر بێن ڕۆژی هەشتی مارس پیرۆز دەکەم لە هەموو ژنانی جیهان و بەتایبەتتر دایکم کە دایکم جارێک دایک بووە و دە جاریش باوک بووە بۆمان ئومێوە دەوارم کە هەموو ژنێک لەسەر پێی خۆی ڕاوەستێت کۆڵ نەدات ژیان بۆ هیچ کەس ئاسانیە بۆ پیاوانیش ئاسانیە جا بگا بە ژن ڕاستە ئێمە لە مێژوودا من هەمیشە باسم کردووە مێژوو زۆر غەدری لە ژنی کورد کردووە چونکە ڕەنگە هەشتی مارس لە وڵاتانی دەرەوە سەری هەڵدابێ و ئەم ڕۆژە کرابێت بە ڕۆژێکی نمونەی بەڵام بۆ ژنی کورد هەموو ڕۆژەکان سەروەری بووە خەبات بووە خۆ ئەو هەموو خوێنەی کە لە ڕابردوودا بەخشراوە ئەوە ڕۆڵەی ژنێک بووە دایک بۆ چاوەڕێی کردووە خێزانەکەی چاوەڕێی کردووە بۆیە ژنانی ئێمە زۆر دەمێکە قارەمان بوونە و ڕەنجیان کێشاوە بەڵام کۆڵیان نەداوە نەمردوون ئێستاش هەموو ژنانی کە دەیبینم یعنی لە هەر بوارێکە کارەکات من پێم دڵم پێی خۆشە چونکە ئاڵەکە مۆمێک پێ و مۆمێکی تریش کاتێک پێ ینی ئەمەمانەی ئەوەی ئەو شوێنە ڕووناکترە ڕاستە بێگومان بۆیە ئێمە بێ پێی خۆشحاڵی یارمەتی دەری یەکتری شوێنێکا بێ بێگومان ئەبێتە ڕووناکەرەوەی ئەو خاتووکانیا و زەحمەت نییە خانم بیت و سیاسەتیش بکەیت
زەحمەتیان قورسی تا و کاتێک کە تۆ دەست پێی نەکردووە هەر ژنێک ئەگەر جوان پەروەردە بێت ئەگەر خۆی شانازی بە خۆی بکات بزانێ خۆی کێیە سنوورەکانی خۆی نەبەزێنێت و ڕێگەش نەدا کە سنووری لێ ببەزێنێت ئەو کاتە و زەحمەتیە کەمترە بێتەوە تا ئەگەر بڵێن پیشە ئیتیک و ئاکاری لەگەڵا بێت ئەوە کەساتێکی جوان دروستە بێ بەڵام ئەگەر بێت و تۆ کەساتی سنووری خۆت پێشێلکەیت و بیبەزێنیە ئەو کاتە ناتوانانی سەرکەوتو بیت و هەدەفەکەت بپێکی خۆی ئەزانی چۆنە لە سیاست ئەڵێ بۆن منە زیاتر لە وڵاتی ئێمە پیاوان سیاسەتەکەن بەڵام سیاست ئەگەر لە منی وەرگری سیاست بۆ ژنە چونکە ژن ماڵەوە هەر بە سیاست بەڕێوە بە منداڵەکانی هەروەها سیاستکردن بۆ ژن زۆر وردە کەمتر گەندەڵە ینی من لەگە ڕێزم ناڵم وەکو پیاوان بەڵام زۆر وریدا زۆر گرنگی بە شتەکانەدات بە وردی بۆیە سیاستکردنیش کە لکاوە بە کاروباری دەوڵەت و حکوومەتەوە بۆیەوە پێویستەکات هەموو شتەکان بە ڕێک و پێکی بێت چونکە تۆ ڕەنگە ئەمە کارکاتە زەر ژیانی کەسێک یان کۆمەڵێک کەسکە لە شوێنەکان نیشتەجێن تۆ بەرپرسیاری تی دەکەوێتە سەر سەری ئەوشی لێ بگەن ڕەنگیگیان ئەوەی کە تۆی بەم ڕۆژە گیان چی بوو ئەوەی ئەو ڕۆژە کە من ئێستا تیایم کۆڵنەدانمە وا پێداگریمە لەسەر ئەو شتانەی کە دەمەوێت پێی بکەم ینی ڕاستە من ئەمەوێ ئامانجێکمەیە پێی بکەم لەگەڵ ئەوە شامەوێ خزمەت بکەم ئەمەوێ بیگەێنم کە ژنێکی ژەتوانێت خزمەت بکات واتوانێت بوونی خۆی بسەلمێنێت من وەکو پێشتری ژوتم ئێستا ژێڵمە من سوپاسی دایکمەکەم کە دایکم وای کرد من خوێندن تەواو بکەم کە سەر ڕایەوەی من باوکی خۆشم نەبینی بوو بەڵام دایکم ئەرکی کێشە یعنی هەندێک دیمەن هەیە کە من ئێستا بەبیرم دەکەوێتەوە لەوانەیە لە منداڵیە لە دایکم تێنەگەیشت بێتم کە بە هەژاری کە بە نەداری کە زۆر بەغەمباری لە کۆمەڵگایەکی پیا و سالاریە دایکم بەخێوی کردین ئێستا بەبیرم دێتەوە یعنی دڵم بۆی دەستێ کە من چۆن ئەو کاتە لە دایکی خۆم تێنەگەیشتم بەڵام سوپاس یەکەم کاوی ئێستا من هەم ئەوە ماندووبوونی دایکمە و منیش ئینشاءڵڵا هەموو ئەو شتانی کە فێر بوومەلەوە بۆ منداڵەکانم بۆ کچەکان دایکت هەمیشە ببێتە سایە سێبرت وەربمێنێ و تەمەند درێژ بێ چینە لای میوانێک نازانم لە چۆ دەست پێ بکەم و باسی کام جوانی بکەم بەڕاستی بۆ ئێمەی کەرکووکی شانازیە هەم میدیاکار هەم شانۆکار هەم خانمێک لە هەرچی بوارێکە ئەڵەی هێندە و زە و توانای هەیە هێندە جوانی کۆ کردوێت و نازانی باسی کامیان بکەی واوەکو کەرکووکیەکیش بەڕاستی لە زۆربەی فێستیڤاڵە نێودەوڵەتیەکانە بەشداری کردووە و توانیوێتی جوانترین خەڵات بۆ ئێمە کەرکووکی بباتەوە هاوی چەشمانە کەویش هەوار فارسە لە هەموو ڕووەکانەوە ماشەڵڵا یەک دنیا جوانی لێکۆ بووەوە هەوەرگیان یاخوا بەخێر بەی سەر چاوانمان بەڕاستی زۆر جێگەی شانازیە هاوپیشەی خۆمی و کەرکووکیشی خانمێکی زۆر جوان و سنگینیشی یاخوا بەخێر بیت زۆر سپاس ڕەنگین جان بۆ پێناسە جوانە کە لەسەر هەوار کردێت هەواری کەرکووکەکان زیاتری زۆر سپاس دڵخۆشم کە ئەمڕۆ لەم پرۆگرامە تەواو خانمانەیە وەک دەستپێکەکەتان بۆ شێوەیە بوو بەشداریم کردووەکو میوانێ ئێمە زیاتر و ئەمەوێ لێرەوە پامی پیرۆزبایی خۆم بە بۆنەی 8 مارسەوە لە تەواوی ئەم خانمە جوانانەی پرۆگرامەکەت و ئەو خانمانەی ئێستا بینەرمانن پیرۆز بکەم و لە دایکم پیرۆز بکەم کە پشتیوانێکی جددی منە و لەو پیاوانە پیرۆز بکەم کە پشتیوانێکی تەواوی ئێمن بە تایبەت ئەم هاوپیشە جوانانەمان کێسە لە پشتی کارێرە هاوکارمان بەڵێ بێگومان بەبێ بوونی ئەوان ناتوانین ئێمەش ئەو بەربەستانە ببڕین هەر کەسی ئێمە لە ئێمە کۆمەڵێ کەسایەت یاخود کەسی نزیک لە پشتی سەرکەوتنەکانێتی بۆ منیش کۆمەڵێک پیا و کۆمەڵێک خانمی دیکە لە پشتی سەرکەوتنەکانم و سوپاسیانەکەم کە ئەمڕۆ من لێرە ئەم پێناسە جوانەی تۆم پێشکەش کرا و ئەوانە شانازی بە منەوەکەمێنشاءله خێزانی تۆ خێزانی ئێمەشان خات و هەوار تۆ هەمیشە کە بە حکمەوەی لە هەموو فستیڤاڵ و بۆنەیە کە بەشداریت کردووە کە زۆربەی جار تۆمان بەجلی کوردیەوە بینیوە ئەمە حەزە یاخود پاراستنی کولتوری کوردیە بەڵێ من بەداخەوە تاکو گەیشتمە تەوانێک لەگەڵ پۆشینی جلوبەرگی کوردیە زۆر هاوڕێەتیم نەبوو ئەین لەبەرۆی تایپێکی کوڕانم وەرگرت بوو بە حکمی ئیشەکەمەوە بەڵام کاتێک کە چوومە ئەو فستیڤاڵە نێودەوڵەتیانە پێویستی بۆ کرد کە من شوناسی خۆم جگەلەوەی کە نمایشەکەم بە زمانی شیرینی دایک پێشکەشەکەم زمانی کوردی بەڵام ئەوە کافی نییە تۆ پێویستە جلوبەرگینێتەوەی پۆشاکی خۆت بە وڵاتانە بناسن بەڵێ بێگومان بۆی ئەوم کردوتە یەکێک لە ڕێگا سەرەکیەکانی خۆم هەدەفە سەرەکیەکانی ژیانم کە لە هەر چالاکیەکی هوەریە یاخود هەر بۆنەیەکی لەم چەش نەبێت
پۆشاکە جوانەکەی جلوبەرگی کوردی بپۆشێن چونکە ئێمە خاونی کولتورێکی زۆر جوانین هەم لە پۆشاک هەم لە ڕووی فەرهەنگەوە بۆ ئەرکی ئێمەی هونەرمەند و هەر توێژێک لە ئێوە وەکو ڕاگەیاندکار و یاخود خانمە دیزاینەرەکانمان ئەو ئەرکە بتوانن بیپارێزن بە زیندوی ڕای بگرین باشە هەوارگیان پێم بڵێ تۆ جلوبەرگەکەت ئەوەی ئاگام لێ بێ قیاس وشتت تەسلیم کردی تراگە لە ڕەنگەکەی نەما بەدڵتا بەدڵن نییە تەنسیقەکەی چۆنە بەلاتەوە بەڵێ زۆر سپاسی سپۆنسەرە سەرەکیەکەی تۆ چۆپی دیزاینەکەم کە من بەبێ ئەوەی کە خۆم هەڵبژاردننی ڕنگ بکەم یاخود تەنها سایزەکەی بووە قیاساتم بۆی نردووە بەڵام پۆشاکێکی زۆر جوان و خانوانەی بۆ دوورم بۆ سوپاسیانەکەم کە دڵخۆشم کە بەدڵتا ئەوانش پەشیمان نین لەوەی کە سپۆنسەری جلوبەرگەکانی تۆکەن لە پرۆگرامەکانە پێکمان ئەمە نەبێتە شتێک کە تۆ خانێکی سەرکەوتی لەباری ڕاگەیاندنا و من ئەوەشم هەیە کە هەر کاتێک کە دیزاینەکەیان بۆ کردم لەبەرەوەی کە واسواز نیم زۆرم بەدڵ ڕاستە ئەمڕۆکە لەم ڕۆ بەجوانی دەرکەوتنەوەی کە هەموو شتێک ڕازێبی ماشەڵڵا زۆرش لێت نەخشاوە هەر بەخۆشی بەجوانی لەبەری بکەین میوانی کۆتاییمان بە هەردووکمان بیناسیێنین خات و باخچێک لە جوانی لە دیزاین و کاری دەستی ئەکات توانیوێتی لە زۆربەی پێشانگەکانە لە شاری کەرکووک بوونیەتی خۆی و ژنێتی خۆی وە جوانەکانی خۆی بەکارە دەستیەکانی بسەلمێنێ خات و باختەگیان یاخوا بە خێربیت گەورەمانت کرد ئەمڕۆ لەم پرۆگرامە ئامادە بووی دەستچاویەوەش خۆش بێت زۆر سپاستانەکەم بۆ ڕێخستنیان بەرنامە جوانە لەم ڕۆژەدا پیرۆزبایی خۆمان ڕاستی هەموو ژنانی جیهانەکەم و بە تایبەتی ژنانی کوردستان بە تایبەتتر ژنانی شاری کەرکووک چونکە بەڕاستی ژنبوون لە شاری کەرکووکە تۆزێک قورستر بوو لە چاو شارەکانی ترا لە چەند ساڵی داهاتوودا بەڵامسەکەی لە چیای خات و باخچە پێم خۆشە خەڵکی ئاگدار بن و ئاشنا بن بەوە ئەزانی چی قورسەکەی لە چی بوو ئێمە لە چاو شارەکانی ترا کەمتر ژنمان دەرەکەوت کەمتر ژنمان کار و چالاکی پێشکەشە کرد بۆیە ئیستاکە سوپاس بۆ خۆی گەورەمە چەند ساڵێکە ئەو ڕێچکەیەمان شکاندووە و توانیمانە وەکو شارەکانی تر ئێمە ژنانش دەربکەون لە شاری کەرکووکە کار و چالاکیەکانی خۆمان پێشکەش بکەین دەست خۆش بێنجا شەهێن باسیەوەی کرد کە لە خانمبوون لە هەموو شوێنێک ئەگەرچی بۆ خۆی قورسە بەڵام لە شاری کەرکووک دووهێندە و دەهێندە قورسرە لەبەر ئەوەی خانم لێرە کەمتر دەرئەکەوێت جا با ئەو پرسیارەی لێ بکەین تا چەند گرنگەوە چی بە خانمان ئەڵی کە تۆ و خانمێکی گەنج سەرباری ئەوەی کە کۆمەڵێک بڵێن ئیلتزاماتی کاری و خێزانت هەیە بەڵام وەکو ژنێکی پڕۆزە دەرکەوتویت و ناشوەستی لێرەوە ئەمەوە پامی خۆم بۆ ژنانی شاری کەرکووک ئەوە دابنێن پێیان بڵێم کۆڵ مەدەن مەوەستن ئەگەر ئەتانەوێ بگەن بە ئامانج و ئامانجێکتان هەیە هیچ مەترسن بکەونە سەر پێکت و هەستن هەمووتان دەست لە ناو دەستی یەک لەسەر ئامانجی خۆتان و ئێمە شاوکاریانە بین لەمە دووە گومان ئێمە شاوکاریانین ئێمە ئەم پرۆگرامانە بۆ ئەوە ئەکەین بۆی ببینە ئاراستەکارێکی باش بۆ کۆمەڵگا بە تایبەتی لەبەر ئەوەی پاشان خێزان و دواتر ئەو دایک و باوکانی کە لە ماڵەوەن ئەگەر پەروەردەیەکی دروست بێت ئەگەر بەڕێنمایەکی جوان و پەروەردەیەکی جوان بە بێگومان ئەگەر خانم دەریشکەوێ ناتوانێت سنوور ببەزێنێت و لە کۆمەلگا ببێتە تاکێکی نادروست اینجا شەنگیان با لەوە زیاتر گفتوگۆ نەبێ و بێتاقەت بین پێمان خۆشە گوێمان لە گۆرانیەک بێ ئەچینە لای ئەداکەی و لەگەڵ موزیسیانە بەڕێزەکان کاک ئاراز هەردوو کاک ئاراز کە ئەمەوێت لێرەوە سپاسێکی تایبەتیان بکەم کە بەردەوام هاوکاری بەرنمەکانی دەستگای میدیایی کەرکووکن و کەناڵی ئاسمانی کەرکووک کاک ئاراز ڕەفعات بە ئۆرگ لەگەڵمانە بەشدارە میوزیسیانێکی زۆر بەتوانە و کاک ئاراز کاکەی بە کەمان لەگەڵمان بەشدارە زۆر بەخێر بن کاک ئارازەکان جەباب چینە لای یەکەم بەرهەمی خات و لاوی
الله لەو دەنگت یاخوا دەنگ و ئەدات هەر خۆش بێ و هەمیشە بەرەو پێش چاوەڕێی داهاتوویکی زۆر گەشت و زۆر سپاسانەکەم مەمنون. ئەچینە لای خات و مێژووگیان دووبارە یاخوا بەخێربەی. پێمان خۆشە ئەوە بزانین کە تۆ شارەزاییکی باشت لە ئەدەبیاتی کلاسیکا پیا کردو، یعنی چۆن تااقەتی ئەوەتێ یاخود حوسڵی ئەوەتێ چکە زانین شعری کلاسیک تۆزێ لەبەرەوەی تێکەڵی زمانی بێگانەیە وشەی عەرەبی و بڵێن فارسی و تورکمانی زۆرتیایە بەهۆی ئەوەی کە ئەو سەردەمە شاعیرانمان بەهۆی ناوچە گەرێتی و شوێنی زۆریان کردووە. تو چۆن ئەم تااقەتت کۆ کردوتەوە و شارەزایەکی باشت پێ کردووە؟ واللهی ڕەنگین گیان خۆی بابەتەکە حەز و خولیایە، یعنی تۆ گەر حەزی خوێندنەوەی شعرت هەبێ شعرت خۆش بوێ ئەوش بەشێکە ئەوش ئیشقە بەڕای من، ینی تۆ گەر تا ئیشقت بۆ ئەو بابەتە نەبێ ناتوانانی لی تێبگەی. جا ئەسڵن شعری کلاسیک بابەتی شعری کلاسیک زۆر جودایە ئەزانی بۆ لەبەرەوەی کە هەر ئەوەندەی کە تێگەیشتی خۆت دیت ئێمە هەمیشە قەرزاربار و منەتباری مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕس و کوڕەکانین خۆیمان دوو کردووە لەگەڵ منداڵەکان لێکدانەوە و شرۆڤەکردنی ئەو شارە کلاسیکیانە بەڵام دیوانە کلاسیکیەکان، بەڵام ئەگەر تۆ بیت زیاتر قوڵ بیتەوە مانای زیاتریش ئەدۆزیتەوە لەوەی کە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕس پێی پێ بردووە، یعنی زۆر باشی ئەوێ زۆر مانای قوڵتری هەیە. ئەشێت هەر بیتێک چەند مانایەک جودا لە خۆی بگرێ، یان لە لای من مانایەکی هەبێت ڕەنگە تۆ مانایەکی تری سێبەری ئەو بیتە یان وشەی نێو بیتەکان بدۆزیتەوە. لەبەرەوە دنیاکە خۆی دنیایەکی زۆر قوڵ و جوانە و منیش حەزی ئەوەم هەبووە بۆ شاعر، لەبەرەوە ئەگەر شعرت خۆش بوێ مەحاڵە شعری کلاسیکت خۆش نەوێت. تۆ تەنها ینی کات تەرخان کردو بڵین بۆینەکان یاخود لێکدانەوەکەش، یعنی لەگەڵی شیا پێت خۆشەکەوە مانای ئەو دیێڕە بزانی یان ئەو شعرەی نالیە یان سالمە یان مەحوێ یان هەر شاعیرێکی تر بێ پێت خۆشی خوێنیتەوە لێکدانەوەکە یاخود تەنها خوێندنەوە هەر ئەو ناتۆ ئەگەر لە ماناکەی هەر بیتێک تێنەگەیت باوەڕ ناکەم چێژت پێ بەخشێ لە کاتی خوێندنەوەشە هەر ئەوەندە حسابە هەر ئەوەندە خۆشە کە یەک دوو دیوانی کلاسیکت خوێندەوە ئیتر تۆ خۆت ئەتوانی مانا و لێکدانەوە بۆ بیتە شعرە کلاسیکیەکان بکەیت. ڕاستە هەر ئەوەندە حسابە کە تۆ چویتە نێو ئەو دنیایەوە هەر ئەوەندە حسابە کە تۆ دیوانێک دوو دیوانت خوێندەوە خۆت لە بیتەکان تێگەی لە بەرەوەی زۆر شارەزایە پێم خۆشە یەک کۆپلەی مەحویت پێشکەشکەم ئەڵێ شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەو وتی ناتێگەیشت و تەجربەی مەردانە شەو الله نازانم تا چەند لە ماناکەی تێگەی ئەڵێ پرسیان لە پەروانە بەڵێ ئەی خۆت تێگەی بەڵێ چۆن تێناگەم ئەڵێ پرسیان لە پەروانە بۆچی بە بەردەوامی تۆ لە شەوا دەرەکەوی پەروانەش وەڵامی دایەوە ئەویت شەو باشترین تەجروبەیە بۆوانێکەوە عاشقن پێیوتم ناتێگەیشت و تەجربەی مەردانە شەو دەستخۆش قوربانت خات و مێژوو ئەگەر پێت بڵێن لە نێوان شاری کلاسیک یان شاری ئازاد کەمی هەڵەبژێری شعر مەسەلە هەڵبژاردن نییە ئێستا چۆن تۆ گۆرانی کە تۆ خولیای گۆرانیت هەبوو بۆن منە گۆرانی وتنە ئێستا خات و لاوین ئەتوانێ هەڵبژێرێت لە نێوان گۆرانیە کلاسیکیەکان و هاوچەرخەکانە هەریکە و چێژ و لەزەتی خۆی هەیە بەڕاستی بۆیە من ناتوانم بڵم شعری کلاسیکیان هەر خۆی شعرە تۆ شعرێکی کلاسیکە دێتە بەردەست مانای ناوی شعرە و شعرێکی ئازادیش کە دێت پڕاوپڕ لە جوانی بێ ئەویش هەر ناوی شعرە بۆچی جیاوازی بکەم لە ڕاستەجەمێژوگیان پێمان خۆشە گوێمان لە شعرێکی خۆت بێ ئەگەر هاوکارانمان یارمەتی دەربێت ئەم شعرم تقریبا لە تەمەنی 16 ساڵی بۆ یەکەم جار ئەم شعرم نووسی یەکەم شعرمە تا ڕادەیەکە توانم بڵم پێشتر جاروبار وڕێنەم ئەکرد بەڵام ئەمە بە یەکەم شعری خۆمدانم و ئەگەر کەم و کورتێکی هەبوو من لە تەمەنێکی مناڵە نووسی مناڵی مانووسی و مەیانی 16 ساڵ پۆلی چواری دواناوەندی بووم لەبەرەوە ئەوە ئەندێشەی ئەو سەردەمە ماگەر کەم و کورتێکیشی تێبێ بباشن نامەشانازی پێوە بکەی کە تۆ لەو کاتەوە هەڵۆ یاوە قوربانە سپاس دەکەم گوڵ ئازیزگیان
بۆنی خەناوەی گردنێ مێخەکبنی ناسکە ژنێ گوڵبەندی سەری جوانێک و کەزیەی سەر شانت کردووە قەتبوونی لاپەڕی زەردی پەرتووکێکی سوچی حجرە و باخی شعری نالی و مەحوی و تابلۆی گۆرانت کردووە بۆنی بەڕووی کۆساران و کاکڵە گوێزی هەورامان و خاکی تەڕی نیشتیمانی لە پاشبارانت کردووە ئەی بۆنی چایەکی گەرمی ئاوێتەی شنەی بەیان و بۆنی هەنگوینی نێوشانەی هەنگی کوێستانت کردووە شیری نەکەم ئەو ڕۆژەی کە لە ئامێزی گەرمت نام و بۆنم کردی من پێم زانی کە شابۆنی ئەم جیهانە لە تۆوە چاوگەی گرتووە و هەر خۆت بەخشانت کردووە دەست خۆش بە مێژوو گیان ماشەڵڵا و دانست جوان و ئەدەبی ئەوە من و تۆ لێ تێگەنشێن لێ تێناگات تێکاڵ نییە لەگەڵ ئەدەبیاتە ئەنجا بە ئەو بڵم بەخوا شێن من تۆزێ برسیمە نازام تۆ بەخوارێکی زۆر برسیمە باشە ماڵی باوکم خوارێکی زۆر باشە بۆمان ئامادە کردووە جا تۆ لێرە نان خواردو من نانم نەخواردووە چۆنە خواردنیان باس ناکرێ وەسەف ناکرێ ڕەنگین من زوو دێم بۆ ئێرانە سەردانیانەکەم بە جدی زۆر زۆر خواردنەکە خۆش لێرە من لێرانش داوای ئەوە بکەم ئەمڕۆ برنج و شلەکانی سپاس بۆ ماڵی باوکم کە ئەمڕۆخوانێکی زۆر تایبەتیان بۆ خۆمان و میوانەکانمان ئامادە کردو بۆ ستافەکەشمان سپاس بۆ چۆپی دیزاینش کە بە هەمان شێوە بۆ من و بەشێک لە میوانەکانمان بەڵێ دەستی خۆش بە هەر بمێنن بۆمان بۆ بتوانین ئەم پرۆگرامانە ئەنجام بدەین ئێستاش کاتێک بچینە لایلابی خان گۆرانێکی ترمان پێشکەش بکات و بەچاوی ڕەشتا دیارەکە خەڵکی کوردستانی کیژۆڵەی چاوڕاش و جوان چەندە نەرمونیانی بەچاوی ڕەشتا دیارەکە خەڵکی کوردستانی خەڵکی کەم شار و گوندی ماتان لەکوێیە بۆنی بارانە بۆنی نەرگێز پێیە خەڵکی کەم شار و
لاوین گیان دەست و چاوت خۆش بێت هەمیشە سەرکەوتوو بێم دەنگیت و هەر بمێنێ بۆ ئێمە ئێستا خاتووکانیا و خاتووکانیا و ئەمەوێ پێت بڵام چی بە هاوشێوەی ئەو خانماناڵی کە وەکو خۆت ئاوا هەوڵەدەن و کۆڵنادن شان بەشانی پیاوان بەڵێ بەو خاتونانە ئەڵێم لە هەنگاوێکەوە دەست پێ بکەن و ئێوە کۆڵ مەدەن بێگومان هەمومانەوە قساکەن ئەڵێن کۆڵ مەدەن بەڵام کۆڵنەدان چۆنە یعنی ئەبێت ئیرادەت بەهێز بێت و سەبر و تەحملت هەبێت چونکە ژنان جگەلەوەی لە دەرەوە کارەکەن لە ماڵەوەش ئەرک و التیزاماتیان لەسەرا ماڵ و منداڵ و تر هاوسەر و ئەمانە بۆی ئەکرێت ئەوانیش لە سیاستدا ئیش بکەن و لە دەرەوە ئیش بکەن خۆشببختانە ئێستا ژنانێکی زۆر ئیشەکەن لە دەرەوە وەکو بەڕێستان کە هەتاوکۆ ئەم کاتە بە ئێمەوە ماندوون و کارەکان شانازی بە ئێوەکەین بێگومان ئەگەر منیشییان پێ نەڵێم ژنان خۆیان نمونەی وەکو ئێوە ببینن بێگومانم ئەوانیش دەستکەن بەوەی کە بەدوای ئاواتەکانی خۆیانە بکەن خاتووکانیا و تۆ چێژە لە سیاست بینیوە چکە سیاست تۆزێ ینی بوارێکی قورسە و کەم خانم ئەتوانێت تێیا تاو بدا ئێستا تۆ تموحی پێم وا بێ زیاتریشت هەیە و ئاستی باشتر و باڵاتر و چالاکی زیاتر ئەمێ بزانم کە ئەوەنەی کە لە نێو سیاستای چێژ لێ بینیوە بڵێ یەکەم چێژی ئەوەی لێم بینیوە ئەو تەحدایام کردووە یان ئەوەم تێپەڕاندووە کە ئاڵێن ئەمە ئیشی پیاوە من زۆر ینی ئەوە بەرەو ڕوون بۆ تۆ دانیشە ئەمە کە ئیشی تۆیە ئەمە بە تۆ ناکرێت یعنی ئەمە زۆر بەلای منەوە خۆش بوو کە ئەوەم سەلماند نەخێر وانە بەڵکو منیش دەتوانم کە ئەوە تموحانی من هەمە بە تایبەتی لە سیاست یان بۆ بگەی بە ئاستێک بتانی خزمەتی چینێک بکەی یان کۆمەڵێک بکەی سابۆ نمونە لەوانەیە پیاوان لە هەر وارێک لە ناو سیاست دەکار بکەن نەگەن بە ناوەڕۆکی ژنانیان بە هەندێک لە کێشە و گرفتەکان کە لە ژنانەوە نزیکە بۆیە من ئەمێ ئەم شتانە بەدی بێنم دەست چارەسەری دەنگە دەنگەش بزانم کە چشخانی چێشخانی ماڵی باوکم خواردە ڕاستە هەرجۆم لەوا بێ بیرمەکەوێتە زۆر باش ئاچینەرای هەواری یاخوا بەخێربەی ئەمێ بزانم کە دەستەواژە یاخود وشەی یاخوا بەخێربەی لە چێواتوە هەوار بەردەوام تۆ ئەمەمان پێڵی نازانم وڵای من هەمووی بە دیوەخانی خۆمەزانم حەزەکەم و کاتێ بەخێراتن تاکە چیرۆکێکی لە پشتەوەیان یادەوەریەگە پێش ماوەیەک ڕۆشتین بۆ بینی نیشانۆیە ئەنجا دەرهێنەری شانۆگە عادەتەن بینەرەکە چەپڵیان بۆ لە دەلە دوای ئەوە بەڵام دەرهێنەرەکەن دەستەواژێکی جوان و میواندۆستی بەکارێ ناوەتی یاخوا بەخێر بێنێت پێکەن و چەپڵەکە گرم جا ئێستا تۆ ئێمەت فێرکردو ئێمەش خەڵکی تر فێرەکەی تۆ پێشکاری بڵێ یاخوا بەخێر بە حکمەوەی تۆ بەردەوام سەفەرێکی بۆ دەروی وڵات و لە شانۆیەکان کە بەردەوامی تۆمانە چی یادەوەریەکی خۆش ڕوویداوە لەوێنە کە هیچ بیر ناشێتەوە مەڵایی منگە لە یاخوا بەخێر جگەلە تۆزی بە حکمەوەی کە مێشکت زۆر سەرقاڵە یادەوەریەکانەوە خۆی ناتوانانی بجێڕێتەوە یان احتیمال ئەو تام و چێژەی نەبێەوە ئەو کاتێک کە بەسەرداتەوە بجێڕێتەوە لە شوێنێکی وایە بەڵام هەربوونی سەفەرەکان بۆ خۆی خۆشیەکە بە تایبەت کە بە کۆمەڵی سەرکەوتنە گەڕێنەوە ئەوە سەرکەوتنێکی مێژوویە یاخۆ یادەوەریەکی مێژوویە بۆ کورد ئەمێنێتەوە بە تایبەت بۆ من کە خانمێکی کوردم ئەمانە هەموو یادەوەری خۆشن شانازیت بۆ کەرکووکەکان هەوار ئێمە هەمیشە باس لە جوانەکان دەکەین و شانازی پێواکەین ئەی خودی خۆت بە چی شتێکی خۆت شانازی ئەەکەی لە هەموو ڕوویەکەوە ئەمە نەبێتە خۆپەرستی بەڵام شانازی شانازی زۆر بەخۆمەکەم لە چی شتێک بەڵام بوارەکانی کە هەڵم بژاردەوە هەر یەکە بۆ ئەوەی کە تۆ شانازی پێواکەی بۆ منی ژوایە بواری شانۆ بواری ڕاگەیاندن ماوەیەک پێشستەکە وەرزشکار بوو مامانە هەمووی شانازیە بۆ من هەمووی چۆتە سەر ئەزمونێکی جوانی من بۆی کە هەوارێکی لەم چەشنەی لێ دروست بێت و ئێستا ببێتە یەکێک لە فەیسە جوانەکان یاخود ناوە جوانەکانی کورد هەمان شانازی پێوەکەن بێگومان من شانازی بەخۆمەوەکەم ئێمە شانازی پێڕاستی سەلماندوێتی کە کەرکوچیە جاتینە لای خاتولاڤین بۆی لاتان ڕۆن بێت جگەل لە مەسلەی گۆرانی وتن هەتاوکو ئێستا گەرچی لەوانەیە گۆرانی خۆی نەبێ بەڵام دەنگێکی زۆر باشی هەیە سەرەتایەکی باشی هەیە ئومێ دەکەن کە ئەو دەنگە پەروەردە بکە بتوانێت لە داهاتووە ببێتە خاوەن گۆرانی خۆی و
بە شێوازێکی جوانتر و بە ئەدایەکی جوانتر دەرکەوێ جگەلەوە ئەکتەریشە هەر بە شێوازێکی گشتی و کاری شانۆی کردو کاری درامای کردو لە ئێستاشدا پێم وایە با لێرەوە ئاشکرای بکە لە فیلمێکی سینەمایی بەشداری کردووە لە فیلمێکی سینەمای بەشداریم کردووە فیلمەکە لە ئێستا لە کاتی مۆنتاژە باسە چییە کا فیلمەکە باس لە ژیانی خەڵکی کورد ئەکا لە دوای جەنگ واتە تراژیدیە بڵێ دەورێکە بینی لە ناویە من لە دەوری تازەیەکەم کە لەویانە من بۆ یەکێک لە شەهیدەکانە گریم کە زۆر زۆر نزیکی منە ئیتر لە خۆیان و گریان و بەتەواتی فۆکسەکرێتە سەر ئەم شتە باشە یەکەم جارتە لە فیلمێکیاوە تراژدی بەشدارێکی ئەو ڕۆڵەت پێدراعنی ئەحساست باشە لەگەڵ ڕۆڵەکەیە یان قورسە لەسەرت ڕاستەکەی بۆ ئەو ئەحساسی خەم و خەفەت و گریان شتە کەمە قورسە بتوانی بۆ فیلم شتێکی وا بکەیت بەڵام یعنی جێوێکی وان بۆ خولقانە بووین کە بەتەواتیە ئەو منیەکردنە و نواندنەکەەوە زۆر زۆر بەجوانی نواندنەکەی خۆم کرد هەمووشیان حەبەسابوون ڕاستێکی دەست خۆش باشە چۆن حوسەڵەیە هەموو کارکردنەتەیە تۆ وابزانام کاری ئارایش توشتی واشەکەی کاری ئارایشتەکەم سەری لە خۆتەوە هەموو شتێک دەست خۆش لە تراژیدی و باسی تراژیدیمان کرد بیگ بینە کۆمیدی و پێکەنین و خەندە ئەوانە پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی ترت بێ سەر چاو دەست خۆش فەرموو دەست و دەم و دەنگ و ئەدا و سەدات خۆش بێ
هەر بمێنیت مێژوگیان دێمە لای تۆ شعرێکمان بە بۆنەی هەشتی مارسەوە بە بۆنەی ڕۆژی جیانی خانمان کە ئەمڕۆ ئەکات ئامادە کردووە شعری کلاسیکە مالیە پێم خوشحال دومان بە دوێت بیخوێنینەوە تۆ دەست پێ بکە عشقت کە مەجازی بێ خاهیش مەکە ئیلا کچ شیرین کچ و لەیلا کچ و سەلما کچ و عەزرا کچ مەه لە مەهی سادا یعنی لە قەمەر لادا هەم شەمس و سورەیا کچ هەم زوهرەیی زەهرا کچ بێبێنە گوڵی ژاڵە هەم بێبەرە هەم تاڵە قەت سەر و سنەوبەر کچ چاو نێرگسی شەهلا کچ کوڕزیبی دەبوستانە کچ شەمعی شەبوستانە بۆ بەزمی تەماشا کوڕ بۆ خەڵوەتی تەنها کچ موسمبولی ئاشوفتە دوڕدانەی ناسوفتە دەمغونچەی نەشگوفتە تێفکرا کوڕەیا کچ بۆ شەربەتی شیرینی فنجانە لەسەر سینی مەم تحفەیی تفاحی شەم عنبەری بۆ یا کچ هەم گوڵبنی بێخاری هەم مەزرعی ئەزهاری هەم مەخزەنی ئەسراری ئیزباتی مەزەیا کچ جەنەت پڕی ویلدانە خادم هەموو غیلمانە خانم کە دێدا حۆرین یەکسەر هەموو حەسنا کچ گەر ئەشرەف و مەحبوبە یوسف کوڕی یاعقوبە کچ بوو بە خڕیداری یعنی کە زولەیخا کچ باوبێکی هەیە دنیا بۆ عەشقی مەجازی بەس نالی چییە ئەو بابە ئادەم کوڕ و حەوا کچ بابێکی هەیە دنیا بۆ عیشقی مەجازی بەس نالی چییە ئەو بابە ئادەم کوڕ و حەوا کچ دەستخۆش هەر بمێنیت خۆشەویستانم کاتی ئەوە هاتووە کە ئێمە کۆتایی بە پرۆگرام بێنین بەڕاستی کاتێکی زۆر خۆش بوو من بۆ خۆم چێژم لێ بینی وەکو خانمێک و زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ خانمێک لە بەرنمەیەکی تەواو خانمانە و هوەریانە جگەل لەوە شعر و میوزیک و سەرکەوتن و کۆمەڵێک بابەتی خانمانە شەیەن من چێژم زۆر لێ بینی تر نازانم تۆ خانمەکانی دیکەش خۆشحاڵ بم ئەمڕۆ لەم پرۆگرامە لەگەڵ خاتووکانی وەکو کەسایەتی سیاسی ئاوات وەکو هاوپیشەی خۆمان وەکو پێشکەشکاری دەستگای میدیایی کەرکووک خاتوچی من وەکو دیزاینەری جلوبەرگی کوردی و شەهێن وەکو هاوکارم پاشان لاڤین خان کە ئەرکی کێشا لە سلێمانیەوە هات وەکو خانمێکی دەنگخۆش خاتو مێژوو بە زیندووکردنەوەی ئەدەبیاتی کلاسیک و بە شعرەکانی خۆی قاڵمانی کرد لە هەمان کاتە هەوار فارس وەکو ئەکتەر شانۆکار میدیاکار و هاوکاری خۆمان خاتو باخچەش وەکو دیزاینەری کاری دەستی ئومێدی سەرکەوتن بۆ ئەم خانمە بە ڕێزان ئافاکەوتوبن وەڵە ڕەنگین کە هاچینە کۆتایی بەرنامەکە و بە بیرمان نەچێ سپۆنسەرەکانمان بێگومان بەبێ هەر نابێت سەرەکیمان چۆپی دیزاین بۆ پۆشینی جلوبەرگە سپاسیانەکەین ئازەتیان کێشە سپاس بۆ کارمەندەکانیان کام جلوبەرگە جوانانیان بۆ ئێمە دروست کرد و بۆیان پۆشین سپاس بۆ تەواوی کارمەندانی چۆپی دیزاین کە بەردەوام لە سەرکەوتنان و توانی ویانەکەوە هەموو ڕەنگەکان بە جوانی تێکەڵ بکەن و هاوکارێکی باشی ئێمە بوون لەم پرۆگرامە سپاس بۆ ستافی دەستگای میدیایی کەرکووک بە تایبەتیان پرۆگرامە تایبەتە کە تایبەت بوو بە هەشتی مارس سپاس بۆ یەکە بە یەکەی هاوکارانمان ئەوانەی پشت کامێرا بەڵێ سپاس بۆ ماڵی باوکم کە وەکو ماڵی باوکم تەعاملیان لەگەڵمانە کرد کە خوانەکەشمان هەر لەسەر ئەوانە و شوێنەکەشیان بۆ ڕەخساندین تا بەرنمەیەکی تر وە بەم گۆرانی خاتو لاڤین کۆتای پێێنین تا بەرنمەیەکی تر و لە سەرکەوتنێکی دیکە و لە بەرنمێکی تری خانمانە هوەریانە بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ.
هات میوان